موشک و درۆنەکانی جەنگی ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا واز لە هەرێمی کوردستان ناهێنێت. ماوەیەکە زۆربەی کاتەکان لە شەودا ئەم هێرشانە بۆ سەر هەرێم ئەنجام ئەدرێن. تەنانەت بە قسەی ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر تەنیا لە شەوی ڕابردوو 17 هێرشی درۆنی بۆ سەر سنووری پارێزگاکەی ئەنجام دراون، بەڵام سەرجەمیان تێکشکێنراون. وڵاتی ئیتالیاش لەو هێرشانەی شەوی ڕابردوو بێبەش نەبووە. ئەوە تا ئەنتۆنیۆ تایانی وەزیری دەرەوەیە وڵاتە ئەڵێت شەوی ڕابردوو هێرش بۆ سەربنکەیەکی سەربازی وڵاتەکەی لە هەولێر ئەنجام دراوە، هەرچەندە هیچ زیانێکی گیانی نەبووە، بەڵام وەزیرەکەی ئیتالیا بە توندی ئەم کارەی ئیدانە کردووە. سەر لە بەیانی ئەم ڕۆژ درۆنێک لە گەڕکی قالاوەی سلێمانی کەوتە خوارەوە، بەهۆیەوە منداڵێک بریندار بوو، بەڵام زیانی بە ژمارەیەک خانووی هاوڵاتیان گەیاندووە. هاوڵاتی شەهێن عەلی بە 964 بێت بەیانی زوو لەگەڵ زرمەی کەوتنی درۆنەکە خەبەریان بۆ تۆ دەشڵێت زیان بە ماڵی ئەوان و چەند ماڵێکی دیکەی گەڕەکەکە کەوتووە و منداڵەکانیشیان زۆر ترساون و تووشی شۆک بوون.